ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆی ڕۆژی هەینی سەرتاش با سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. چاوپێکەوتنی هەیئەتی کومیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران لەگەڵ دەفتەر سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان ئەس بە سەرکرانی دوو هاوڵاتی لە شارەکانی مەریوان و ئیلام، درێژکردنەوەی ماوەی بەندکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز، کەمپینی سەرتاسەری پەرستەران لە ئێران، خراپی دۆخی تەندروستی بەندکراوانی مانگی ڕابردوو لە زندانی ناوەندی ئیسفەهان. چاوپێکەوتنی هەیئەتی کومیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران لەگەڵ دەفتەری سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان ڕۆژی پێنجشەمە 9 ڕێبەندانی 1404 هەتاوی هەیەتێک لە حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە بریتی بوون لە عوسمان حاجی معرف، دەشتی جەماڵ و جەماڵ محسن لە دیدارێکدا لەگەڵ هەیەتێک لە کومیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران کە بریتی بوون لە هاوڕێ ئیبراهیم عەلیزادە، فوئاد سوڵتانی و ئەسعەد ڕۆستەمی سەبارەت بە گۆڕانکاریە گرنگەکانی ناوچەکە ئێران، عێراق و کوردستان و توێژێکیان کرد. هاوکات هەردوو لایەنی دیدارەکە جەختیان لەسەر پێویستی بە هێزکردنی پەیوەندیەکان و هەواهەنگی نێوان هێزە چەپ و کۆمونیستەکان لە بەرامبەر ئاستەنگەکانی داهاتوودا کردووە. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە شارەکانی مەریوان و ئیلام لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی ئیلام و مەریوان لە لایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بە سەرکراون و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە پێی راپۆرتەکان ڕۆژی چوارشەمە 8 ڕێبەندانی 1404 هەتاوی شارمەندێکی خەڵکی شاری مەریوان بە ناوی سۆران سەحراگەر تەمەن 40 ساڵ بە هێرشی هێزەکانی داری دەسەڵات بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. هاوکات معەلیمێکی خەڵکی شاری ئیلام بە ناوی ئەحمەد عەلیزادە لەلایەن ئیتلاعاتی سوپای ڕژیمەوە بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە تا کاتیدا ڕشنی ئەم هەواڵات سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران یان ئۆتۆمەتانی کە خراوەتە پاڵیان زانیاریەکی دروست لە بەردەستدانیە. ئازادی کاتی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە ڕۆژی چوارشەمە 8 ڕێبەندانی 1404 هەتاوی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازاد کراوە. بە پێی راپۆرتەکانیش ئەو هاوڵاتیە بەناوی فوئاد عینایەتی ڕێکەوتی 25 بەفرامباری ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە ناوبراو لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و دەست ڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە و هەروەها بە تەنیا لە ژووری تاکە کەسیدا ڕاگیرەوە. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز بە پێی راپۆرتی گەیشتوو ماوەی بەندکرانی دوو هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شاری سەقز لە لایەن دەستگای قەزای ڕژیمەوە درێژ کراوەتەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە حامد نەباتی و مەستەفا مسری ڕێکەوتی 8 مانگی ڕابردوو لەلایەن ئیتلاعاتی سوپای ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. جێگای ئاماژەیە ئەو دوو شارومەندە بۆ گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان لە شاری سنە ڕاگوێزراون و سەرڕای بە دووەداچوونی بنەماڵەکانیشیان لە سەر هۆکاری دەست بەسەرکران و دۆخی تەندروستیان. تا کاتیدا ڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە. بانکهێشتی خوێندکارانی ناڕازی زانکۆی تاران لە ڕۆژانی ڕابردوودا خوێندکارانی زانکۆی تاران کە بەشداری ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو بوون لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە بانگهێشت کراون. بەوتەی سەرچاوەگادەرەکان ئەو خوێندکارانەی کە لەلایەن دەستگای ئەمنیەتی ڕژیمەوە بانگهێشت کراون ناچار بە واژۆکردنی چەندین بەڵێننامە کراون کە دواتر بەشداری لە هیچ یەک لە ناڕزایەتیەکاندا نەکەن و هەروەها لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هەڕەشە لەو خوێندکارانش کراوە کە ئامادە نەبوون بەڵێننامەکان واژۆ بکەن. جێگای ئاماژەیە کە لە ساڵانی ڕابردوودا ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کوژانەوەی دەنگی ناڕزایەتی لە زانکۆکانی ئێران بەردەوام گوشارێکی زۆری ئەمنی خسۆتە سەریان، بەڵام سەرڕای ئەمەش هیچ کات کۆتاییان بە چالەکاکانیان نەهێنەوە. کەمپینی سەرتاسەری پەرستەران لە ئێران بە پێی راپۆرتی گەیشتوو پەرستەرانی ئێران بە دەستپێکردنەوەی کەمپینێکی سەرتاسەری خوازیاری وەدی هاتنی داخوازیەکانیان و بایەخدانی ڕژێمی کۆمەری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان بوون. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن
کە پەرستاران لە کەمپینەکەدا ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی کەمبوونی هەقدەست و وەڵام نەدانەوە بە داخوازیە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدان و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی پێویستی پزیشکی لە نەخۆشخانەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەرپەرستارانی ناڕازی، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها کەمکردنەوەی ساعتی کاربوون. خراپی دۆخی تەندروستی بنکراوانی مانگی ڕابردوو لە زیندانەکانی ناوەندی ئیسفەهان. بەپێی راپۆرتی گەیشتوو دەست بە سەرکراوانی ناڕزایەتەکانی مانگی ڕابردوو بەبێ هیچ چارەسەریەکی پزیشکی ئەوتۆ لە ژووری تاکەکەسی یا قەرەنتینەدا ڕاگیراون. ڕۆژی ڕابردووش حیشمەتوڵڵا تەبەرزەدی بە بنکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی ئیسفەهان بە بڵاوکردنەوەی نامەیەک ئاماژە بەوە دەکات کە ئەو دەست بە سەرکراوانەی کە لە ڕۆتی ناڕزایەتەکانی مانگی بەفرەندباردا ڕەوانەوە زیندانەکراون سەرڕای برینداربوونی کۆمەڵێک بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم نەک تەنیا برینەکانیان دەرمان نەکراون و ناکرێن بەڵکو ڕەوانەی ژووری تاکەکەسی یان قەرەنتینێکراون و ژیانیشیان لە مەترسیدایە. ناوبراو لە درێژەی نامەکەدا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە چالاکانی مەدەنی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پێویستە سەبارەت بەم جنایەتی ڕژیم هەڵوێستیان هەبێت و گوشار بخەنە سەر دەستگای قەزایی حکوومەت. دوایین هەواڵ قەدەغەی هاتوچۆی بە پرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بنەماڵەکانیان بۆ وڵاتانی وەکو ئەمریکا. ڕۆژی ڕابردوو مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاماژەی بەوە کرد کە هاتوچۆی بەرپرسانی ڕژیم و بنەماڵەکانیان بۆ ئەمریکا قەدەغە کراوە. ئەو کات ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە ئەو بەرپرسانی ڕژیم کە دەستیان لەسەر کوتی خەڵکی ناڕازیێراندا هەیە نابێت بەشداری پرۆسەی کۆچ بۆ وڵاتەی وەکو ئەمریکا ببن، کە ئەمەش لە کاتێکدایە لە مانگەکانی ڕابردوودا زیاتر لە 100 یان 100 پەنابەری ئێرانی لە ئەمریکا بەهۆی پەیوەندیان لەگەڵ دام و دەستگای ئەمنی ڕژیم دیپۆر کراونەتەوە و مۆڵەتی گەڕاندنەوەشیان بۆ ئەو وڵاتە پێ نەدراوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.